قاچگە گەڕێن کاکە باوانەکە ڕووناک ڕەسوڵم ناوە من بە قوربان وام لە منتیقەی شارباژێر لە کەڵەکە جار چوون بۆ قاچک لەگەڵ ماریای کوڕەزامە قاچک هێنینەوە بۆ خوانی ئێوارە قاچکمان هەیە گۆزروانمان هەیە کنگرمان هەیە خوانەی بڕێ هەموو شتێک بێگەیوە بەهارێکی خۆشە لەخوا بە زیادێ چون قاچکمان هەیە لەو شێوە لەگەڵ ماریایەوە لە توپەتمان کردووە پاکمان کردوەوە ئەیبێنی شۆری نانێ ئەگەر جارە وردی نەکەی بە عەمەل نایە پیس و شەپەڵی پێوەیە گیای پێوەیە قوڕی پێوەیە دوانم بە واریمانەی خینە سەر ئاگر و سووریەکەینەوە بۆ ئێوارە بێنە بیکەرە ناو ئاوی گەرمەوانێ با زەرد ببێ و دوایی بێ ڕێژە ئاوەکەی ئەنجا ڕۆن و پیازی بۆەکەین و ئیخینە سەر ئاگر و زەردیەکەین و تەواو ڕۆن و پیازەکە تا سوور بێتەوانێ قاچکەکەی خۆش و بەلەزەتە وانی زۆر ناوێت چونکە ئەگەر زۆر بیکوڵێنی هەمیە بێ بە ئاو قاچکەکەی نامێنێ ئەنجا سووری هەیە قاچک وەک گۆشتی بەرەغ وایە بۆ هەموو نەخۆشیەکە بێ قاچک سێ جۆری هەیە بەرسپیکەمان هەیە ئەوە ئەخورێ بەرسپیکەیە ئەمجا قاچکێترمان هەیە پێڵێ قاچکە بودڕە لە بن دارودەوەن و یا دەریەکەوەنیە مێژۆرە گوڵەکە ئا لە وەختایە دەریە هەر قاچی ئەمەنگا بێ ئەوە قاچکەکەی خۆشە قاچکێتری دێتە دەرەوانێ پێڵەن قاچکە ژەهراوی ئەوە ناخورێ کەس نایکە گوێی ناینی ئەوەی قاچکەکەی ژەهراویە سەرەکەی زەردە ئەمجا بنکی قاچکەکە باریکە ئەوەی تر هەموو بنکی قاچکەکە ئەستور و جوانە بە شەو ڕۆژە دەریە بە شەو ڕۆژە دەریە ئێستا ئەو ناوجیایە واتیە ئەو ناوجیایی ئەو بەرەوە واتیە هەفتەی وایە سێ جاریە خۆی تامی خۆشە ئەنجا بە برژاوی ژەخورێم قاچکە هەر بە کوڵاوی ناخرێ بە برژاوی ئێنین پاشیەکەی نەوانێ خۆڵوشتەی و ئێخێنە سەر پشکۆ ئەنجا لەسەر پشکۆ ئیبرژێنی ئاوێکی جوان دەرەیە ئاوەکە کە ئاوەکەی دەرە ئیتر برژاوە معنای وایە ئیتر بۆ خۆمانی پێشکەشەکەی نەوەڵا نایفرۆشین یین بە کوڕ و یین بە کچ خوارێ بڕێ و بۆ ئەوانە ئینێری بە دیاری وەڵا ژیانی لادێ سەختە بەس لەسەرێکەوە خۆشە لەسەرێکیشەوە ناخۆشە وەڵا ژیانی ئێرە ئەگەر مەجالێ بێ ژیانی ئێرە خۆشە احتیاجی هیچ شتێ نییە خوا بەزیابێ دەست ناکەی بە گیرفانتە ئەچی بۆ شێوە ئەمەگە گیانی سووریەکەیتەوە ئیخۆی ئەچی قاچگەێنی خۆی ئەچی قنگرێنی خۆی بە ڕۆژانە خەریکی چین وەڵا خەریکی مانگا دۆشین و جێماڵین و مەشکەژەنگن و ئەمانەی چین بۆ قنگرە چین بۆ گۆزروانە چین بۆ تۆڵەکە ئەچین بۆ کاردوو ئەچین بۆ قاچک ئاچین بۆ ئەمانە ئەوە سوور بۆتەوە بە قوربانن قاچکەکەمان ڕەنگی گۆڕا و بۆر بووە ئیترەوە سوور بۆتەوە بە قوربانن ئەمە ئیبینەوە ئێستا لە ماڵەوە سەفرەکە دایەنین و بە کوزەڵە و بە چێشتی برنجەوە و بە ساوەرە و بە هەموو شتێکەوە ئەخورێ قەزا لە ماڵم ئەنجا تەڕەپیاز و زەڵاتە و خەیار و تەماتە و ئەوانەوە خوری بسم الله